ناونیشانی فرۆشگایەکم لە هاوڵاتیەک پرسی ئەویش ناوی فرۆژگاکەی پێدام. ئێستاکە هاتوومەتە ئەو شوێنی کە هاوڵاتیەکە پێیوتم، بەڵام دوکانەکان نەناویان پێوەیە نەناونیشان. منیش نازانم ئەو دوکانی کە دەمەوێت چۆن بیدۆزمەوە. بەڵام هاوڵاتیە پرسم زانم بۆچی ناوی دوکانەکەی شاردۆتەوە. کاکە بۆچی دوکانەکە ناوی پێوە نەماوە؟ وەڵاهی لەبەرەوەی حکوومەت و شارەوانی کردێتە سەرمان هەڵێ بێ پارە بەنمانگی ئەو ڕیکلامە ئەوەی کە ئاسوڕێت و کارەبایەکان مەتری 140,000 مانگانە ساڵانە، ئەوەی تریشان 40,000 فلێپسەکان. دەیتر خۆش کرێت من مانگی 900,000 کرێە کرێ ئەوەش بین دەری ناکا بۆمان پارەی خۆ لە دیسان کردێتە سەرمان لەسەر ئەوە سڕیمانەتەوە. شارێک بێ ناونیشان بەرهەمی بڕیارێکە کە ئێستاکە زۆرینەی دوکانەکان ناونیشانیان پێوە نەماوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەپاندنی باج و گرانکردنی باری سەرشانی هاوڵاتیان بەردەوامە. لە ئێستاشدا بڕیاری وەرگرتنی باجی ناونیشان و تابلوی سەر دوکانەکانی جێبەجێ کردووە. زۆرینەی دوکاندارانیش وەک ناڕزاییەک لە بڕیارەکە تابلۆ و فلێکسی سەر دوکانەکانیان دڕاندووە و لێ کردوێتەوە یان دایان پۆشیوە. ئەمەش سیمایەکی ناشرینی با بازاڕی سلێمانی داوە کە لە سیمای شارێک ناکات نازناوی پایتەختی ڕۆشنبیری وەرگرت بێت. دیمەنی شارەکەی بەڕاستی ناشرین کردووە زۆر زیاد لە حەد بڕۆ خەڵکێک کە لە وڵاتێک وە لە شوێنێکی لە دەرەوەی شارەوە سەیرێراکە چۆن عینوانی ئەو دوکانە بدۆسێتەوە، چۆن بزانێ ئەمە دوکانە لە شوێ هیچ عینوانێکی پێوە نەماوە. یعنی شتێکی ناشرین لە وڵاتان ڕیکلام جوانترینی نییە، کەس باز ناخاتە سەیریان بێ ڕیکلام شتێکی جوانە کە بە دوکانەکانەوە بێ هەڵواسرێ. بەڕاستی مەسەلەی قوتع و هەڵواستنی قوتع پێشترم بەرنامەیە نەبووە، ئێمە لە 2002 ئەم بازاڕەمان کراوەتەوە هەمومان قوتعمان هەبووە. بەعکسەوە کاتێک کە بازار کرایەوە یەکەم جار کابرای خاوەن بینا زۆر حەزیەکە زۆربەی زۆری ئەو فلێکسرانە بەکاربێنین بۆی دیمەنی بازارەکە جوان ببێ کە چێستا نادانم بە بڕیارێکی حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە بە مەتر مڕەبع ئەی پێوین و دواتر ساڵانە پارەتان لێستێنین. وتەبێژی شارەوانی سلێمانیش دەڵێت بڕیارەکە بڕیاری حکوومەتی هەرێمە و ئەوان تەنها جێبەجێکارن. بە پێی بڕیارەکەش تابلوی فلێکس و لێزەر مەتر دووجایەکی بۆ هەر ساڵێک بە 30,000 دینارە. شاشەی لی دیش بۆ هەر مەتر دووجایەک ساڵانە 125,000 دینار لە دوکاندارەکە وەردەگیرێت. بکۆ بڕیارێک لە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە دەرنەچوە لە بڕیارەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە. ڕاستە لە ئێستا ناڕازایەک یاخود لێکردنەوەی ئەو تابلیانە هەیە، بەڵام کوشت سەرۆکاتی شارەوانی سلێمانی هەم داهاتەکەی بۆ ئێمە نییە، بەڵام ئەوە لە ڕێی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە تەندەرینی بۆ کراوە و ویراوە بە چەند کۆمپانیایەک. ئەو کۆمپانیانە ئەو داهاتە کۆکەنەوە لە سایە 20 بۆ کۆمپانیاکەی و لە سایە 80 گەڕێتەوە بۆ وەزارەتی داری و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سلێمانی بە سەر 7 زۆندا دابەش کراوە و لە ئێستادا لە 4 زۆنی وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک و تابلوی سەر دوکانەکان دەستی پێکردووە و لا سێ زۆنەکەی دیکەش وا بڕیارە لا چەند ڕۆژی ئایندەدا دەست پێ بکات. سەرچاوەیەک لە لیژنەی شارەوانی پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند زۆرینەی ئەندامانی لیژنەی شارەوانی باکیان بە بڕیارەکەی حکوومەتی هەرێم نییە و هیچ هەنگاوێکیشیان بۆ هەڵوەشاندنەوەی نەگرتووەتە بەر. گەرچی لە زۆرینەی وڵاتان باج هەیە، بەڵام شەفافی داها دوای لە هاوڵاتیان کردووە سڵ لە باشدان بە حکوومەت نەکەنەوە. بەڵام لە هەرێمی کوردستان وەک دوکاندارەکان باسی دەکەن تا دێت ڕێژەی باج زیاد دەکات و بڕی خزمەتگوزاریش کەم دەکات. ئەوانیش نازانن پارەی باجەکانیان گیرفانی کام بەرپرسگەرم دەکات. هەڵوێستی دوکاندارەکان بە شاردنەوە و لێکردنەوەی ناونیشانی دوکانەکانیان مانگرتن و ناڕزایەکی مەدەنی شارستانیانەیە تا حکوومەت بەخۆی دابێتەوە و دەست لە تەنگ پێهەڵچنینی هاوڵاتیان هەڵبگرێت. بەڵام ئەگەر گوێ بەم ناڕزاییانە نەدرێت ئەوە دیار نییە قەبارە و شێوازەکەی چۆن و بۆ چی دەگۆڕێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمان.